ئەگەرچی شەقامی عێراقی داوای چارەسەرکردنی تەواوی ڕەوشی وڵاتەکەی دەکات، بەڵام هێشتا نەکرد شەقام و لایەنە سیاسیەکان هاوڕایی نییە لە نێوانیاندا، بەڵکو لایەنە فەرمانڕەواکانی عێراقیش نەیانتوانیوە هاوڕابن لەسەر ئەو کاندیدەی بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی وڵاتەکە ڕاستپێردرا. هەر بۆیەشە بڕیاری کشانەوەیدا خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. محەممەد تۆفیق عەلاوی ڕاست پێردرا بۆ پۆستی سەرۆکوەزیر. هەر لەو کاتەشەوە لێدوان وتارەکانی زیاتر بە ئاڕاستەی شەقامدا بوون و هاوشێوەی داوای خۆپیشاندەران دەیگوت نایەوێت لایەنە سیاسیەکان ببنە بەشێک لە هەوڵەکانی بۆ پێکهێنانی حکوومەتەکەی. عێراقی شکۆمەندەکان خەباتە مێژوویەکەتان لە پێناو نیشتیماندا کە ئێوە ئەرچێکی زۆرتان لە پێناودا کێشا و قوربانیەکی زۆریشتان بۆ داوە پرەنسیپە سیاسیەکانی وڵاتەکەی گۆڕیوە بۆ یەکەمین جاریشە حکوومەتی نوێی سربەخۆ پێک بهێنرێت لەم دەیان ساڵی ڕابردوودا بەبێ ئەوەی لایەنە سیاسیەکان کەسی بۆ دەستنیشان بکەن. محەممەد تۆفیق عەلاوی نکوڕی نەدەکرد لەوەی تەگەرەی گەورەی لە بەردەمدان و لایەنە سیاسیەکان بە سەرچاوەی ئەو بربەستانە دەزانێت. داواشی لە هاوڵاتیانی عێراقی دەکرد تا یارمەتی بدەن بۆ هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لە مێژووی فەرمانڕەوایەتی وڵاتەکەیدا. وأود أن أطلب منكم دەخوازم داواتان لێ بکەم وێڕای ئەو بێ بڕوای و متمانەیی هەتانە لە پەیوەندی بە ڕەوشی سیاسیەوە بەهۆی شکستهێنانی دەسەڵاتدارانی پێشوو، بەڵام با پشت بەهێزدان لاپەڕەیەکی نوێ هەڵدەینەوە لە کتێبی ئەم وڵاتە مەزنەماندا. جا ئەگەر ئێوە بە متمانەوە دەنگتان بەم حکوومەتەدا، ئەوە دەشێت مێژوویەک دروست بکەین شایستەی ناوی عێراق بێت. ئەگەر پشتیوانی لەم حکوومەتە نەکرا، ئەوە بزانن هێشتاش لایەنی سیاسی هەن دەخوازن ئەم قەیرانە بەردەوام بێت لە ڕێی جەختکردنەوەیان تا داواکانتان جێبەجێ نەکرێن. هەروەها کاریش بۆ هێشتنەوەی سیستەمی دابشکاری و تایفەگەرایی و گەندەڵی دەکەن. پەیمانەکانی عەلاوی بە خەڵک زۆر بوون و بە ئەندازەیەکیش بوون کە زۆر قورس دەبێت بۆ سەرۆکوەزیرێک بتوانێت هەر هیچ نەبێت بەشێکی ئەو پەیمانانەی بخاتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر لایەنێکی گەورە لە پەرلەمانی وڵاتەکەدا پشتیوانی نەبێ. یەکێک لە پەیمانەکانی عەلاویش تایبەت بوو بە هەڵبژاردن. پەیمان دەدەم و بەستەم بەڕژدی کار بکەم لەسەر ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پێشوەخت بە ڕاوێشکردن لەگەڵ کاربەدەستانی پەیوەندیدار و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و نەتەوە یەکگرتوەکان، هەروەها بەپێی ڕێوشێنە دەستوریەکان و یاساکان. پەیمانیش دەدەم تەواوی پرۆسەی هەڵبژاردن بپارێزم و دژی هەموو دەستێوەردانێک بم کە دەشێت کاریگەری بکاتە سەر بێگەردی و ڕەوایی و ڕوونی و ئاشکرای ئەنجامەکانی هەڵبژاردن تا ڕای گشتی متمانەی بە هەڵبژاردن لەلا دروست بێتەوە. لە هەموو هەنگاوێکیدا وەک عەلاوی خۆی دەڵێت چاوی لە کاردانەوەکانی شەقامی عێراقیە. دەشڵێت فشاری خەڵک وهای کردووە دەبێت چاکسازی بکرێت و ڕەوشی خەڵک بەرەوباشی ببرێت. لا يمكننا التهرب. ناتوانین خۆمان لە چاکسازی ڕاستەقینە دووربخینەوە، چونکە ئێستامان وەک سەروەختی بەر لە خۆپشاندانەکان نییە. هەرچەندە خۆپشاندانەکان ئێستا کەمتر توندن، بەڵام لە هەر کاتێکدا بێت دەست پێ دەکەنەوە. مەرجعیەتی شیعەکانی عێراقیش لە شاری نەجەفەوە داوا لە حکوومەتی نوێی وڵاتەکە دەکات جا هەر لایەنێک بێ تا هەموو ئەرکەکانی تەرخام بکە بۆ گێڕانەوەی متمانەی خەڵک و ڕێگەگرتنیش لە هەموو دەستێوەردانێک لە هەڵبژاردنەکاندا ئەگەر کران. ئەو حکوومەتە نوێیەی جێی حکوومەتە دەست لە کار کێشاوەکە دەگرێتەوە پێویستە جێی متمانەی خەڵک بێت. دەبێت بتوانیت ئەو ڕەوشە جیرەی ئێستاهەیە ئارام بکاتەوە و هەروەها شکومەندی بۆ دەوڵەت بجێڕێتەوە. دەبێت ڕێوشێنی پێویست بگرێتە بەر بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردننی پێشوەخت و ئەو زەمینەیەش بڕەخسێنێت کە کاریگەری دارایی هیچ ڕۆڵێکی نابێت لەو هەڵبژاردنەدا، بە هەمان شێوەش چەکدارە نایاسایەکان و کاریگەریە دەرەکیەکانیش. گەندەڵی سیاسی و بەڕێوەبردن و دارایی یەکێکن لەو دۆسێ ترسناکانەی پێشتریش لە عێراقدا هەبوون، بەڵام لە ساڵی 2023ەوە دەکرێت بگوترێ تەواوی جونگەکانی حکوومەت و دەوڵەتی عێراقیشی گرتووەتەوە. هەروەها دەستێوەردانی دەرەکیش گرفتێکی تری ئاڵۆزی ئەو وڵاتەیە و بە ئەندازەیەکیشە کاراکتەرە بیانیەکان کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆشیان هەیە بەسەر بڕیارە چارەنووسازەکانی وڵاتەکەوە. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری دکتۆر دانیێل سەروەر دەکا.
دکتۆر دانیێل سەرۆکی بەشی بەڕێوەبردننی قەیرانە لە زانکۆی جان هاپکینز هەروەها ئەندام و لێکۆڵەرێکی سەرەکیشە لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دکتۆر دانیێل ژمارەیە پۆستی دیبلۆماسیشی هەبووە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکادا. دکتۆر دانیێل سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەیەدا. بەپێی ئەوەی کە گوێبیستی بووین محەممەد تۆفیق علاوی لە کاندیدبوون بۆ پۆستی سەرۆکوەزیر کشاوەتەوە. ئەمە عراق دەخاتە ناو قەیرانێکی ترەوە یاخود درێژە بەو قەیرانە سیاسیەدا کە چەندان ساڵە لە وڵاتەدایە. پێم وایە قەیرانەکانی پێشوو درێژیان دەبێت تا ئەو کاتەی سەرگۆزیرێک دەبینەوە و بتوانێت زۆر ترایەتیەک لە پەرلەماندا بۆ خۆی بەدەست بێنێت. ئەم کێشەیە پەیوەندی هەیە بە گرفتەکانی ناو سیستەمی پەرلەمانیەوە وەک چۆن لە هۆڵندا هەیە ئاوەها لە عێراقیش هەیە ئەوە تا ئێستا بە هەمان شێوە لە ئیسرائیلیش هەیە چونکە سەرگۆزیر بە ڕاستەخۆ هەڵنابژێرێت ئیتر دیار نابێت کێ ئەو پۆستەوە دەگرێت تا نەچێتە ناو پەرلەمانەوە. لە پەرلەمانیشدا زۆر قولس دەبێت زۆر تایەتیەک دروست بکرێت لەبەر ئەوە ئەم جۆرە قەیرانە سیاسیانە لە عێراقدا بەردەوام دەبن کە مەرج نییە بە کێشەی نوێ ناودێری بکەین چونکە قەیرانی نوێ لەگەڵ شتی نوێدا دێتە ئاراوە وەک ڤایرۆسی کۆرۆنا و شتی تریش. ئەمانەش هێندەی تر چارەسەرکردنی کێشەی ناو پەرلەمان قورسترەکەن. بەڵام هەموو عراقیەکان یان ئێمە کە گوێمان لیان دەبێت لە هەنە سیاسیەکان هەمیان باز لەوە دەکەن کە پێویستە بە زووترین کات حکوومەت پێک بێنرێ بۆ ئەوەی عراق لە ناو قەیرانەکاندا ئەوەندەی تر دووچاری کێشە و ئاڵۆزی نەبێتەوە. جا پرسیارەکەمەوەی پەرلەمان بۆ وا دەکا پەرلەمان بۆ دانانیشێ کە بڕیارێک بدا لەسەر سەرک وەزیری نوێ. لە پێشەوە دەڵێم کە دڵنیا نیم لەوەی حکوومەتێکی نوێ عێراق لەو کێشانەی کە هەیەی دەری بێنێت. لە ڕاستیدا محەممەد تۆفیق علاوی بەرنامەی هەبوو بۆ حکوومەتێکی کاتی و ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پێشوەخت هەڵبژاردنێکی باش واتە کاری بۆ بەرەنجامەکانی ئەو هەڵبژاردنە دەکرد هەرچەندە ئەوەش دڵنیایی نییە بۆ چارەسەرکردن چونکە لەوانەیە لە کۆتاییدا بکەویتەوە ناو هەمان ئەو ڕەوشەی کە ئێستا هەیە. ئێستا کە قسە دەکەین بواری سیاسی عێراق هەر زۆر پارچە پارچەیە ئەمەش وهای کردو زۆر قورس بێت بتوانیت زۆرینە ناو پەرلەماندا دروست بکەیت تا حکوومەتی نوێ پێک بهێنرێت. لەبیرمان نەچێ فشاری خۆپیشادەرانیش زۆر گرنگ بوو چونکە بەشێکی زۆریان علاویان نەدەویست. بەلای منەوە علاوی تا ئەندازەیەک دیاردەیەکی نوێ بوو کەمێک تەکنۆکرات و کەمێکیش دوور بوو لە لایەنە سیاسیەکان. بەڵام من هاوڵاتیەکی عێراقی نیم. خۆپیشاندەرانی عێراقی داوای کەسێ دەکەن کە لە علاویش کەمتر پەیوەندی بە سیستەمە سیاسیەکەەوە هەبێت. لە کاتێکدا علاوی ناوێکی لەبیر نەکراوە لە سیستەمی سیاسی ئەو وڵاتەدا و پێشتریش وەک باست کرد پۆستی هەبووە لە حکوومەتدا. علاوی کۆمەڵە پەیمانی زۆر گەورەیدا بە تایبەتی لە ماوەی ئەم مانگەی ڕابردوودا. من ناڵم علاوی و علاوی ئێستا کشایە هەر سەرۆک وەزیرێکی تر بێ توانای هەیە ئەو پەیمانە گەورانە جێبەجێ بکە. ئەمە دەکەوێتە سەر ئەوەی پەیمانەکانی چی دەبن و دەشکەوێتە سەر ئەو زۆرترایەتیەی لە پەرلەماندا دەیبێت. بەڵام بەلای منەوە عێراق دۆسەیەکە ڕاستە خەمیتایە بەڵام دەشکێت وها ناودێری بکەین کە دەستی ڕاگەیشتۆ بە دیموکراسیەت تا ئەندازەیەک میدیا ئازادە تا ئەندازەیەک لایەنە سیاسەکان ئازادن لە چۆنەتی بەڕێوەبردننی کاروبارەکانیاندا. بەڵام ئەوەی کە سیاست لەسەر بنچینەی تایەفی و نەژادی ڕێکخراوە وهای کردووە فەرمانڕەوایەتی و بەڕێوەبردننی وڵاتەکە قورس بێت. لەبەر ئەمانە نازانم ئەگەر سەرۆکوەزیری نوێ بتوانێت پەیمانەکانی بەجێ بگەینێت بەڵام دەزانم هەرزۆ قورسە بێ بۆی مەگەر هەندێک لە کێشە بنچینەکان چارەسەر بکەیت. بۆ نمونە کاتێک باز لە ئابووری دەکەیت تەنها قسەکردن لەسەر نەوتە کارکردن لە دەرەوەی کەرتی گشتی هەر زۆر کەمە بۆە پێویستە ئەم شتە هەرە سەرەکیانە چاک. عێراقیەکان پێویستیان بە کەرتی تایبەتە پێویستیت بە حکوومەتێک هەیە سەرنجی و بەرهێنەرەکان بەلای خۆدا ڕاکێشێت کە لە ڕاستیدا عێراق لەم ڕۆدا زۆر سەرنجڕاکێش نییە بەڵکو بەهۆی کێشەکانیەوە و لەم چەند مانگەی ڕابردووشدا کەمتری سەرنجی دەدرێتێ ئەلبەت بەهۆی نادیاری و ناسەقامگیری وڵاتەکەوەیە. یەکێ لە ئەرکەکانی تری حکوومەتی نوێ کە پێک بهێنرێ ئەوەیە هەڵبژاردننی پێشوەخت بکرێت. کام حکوومەتەیە کە دەتوانێت هەڵبژاردنێ بکە ڕەوا بێت هەڵبژاردنێک بێ ئازاد بێ هەڵبژاردنێک بێ دوور لە هەموو دەستێوەردانێکی هەم ناوخۆیی و هەم دەرەکیش. هێزە سیاسی ناوخۆیەکانی عێراق بەشداری دەکەن لە هەڵبژاردنەکاندا وەک هەموو هاوڵاتیەکی عێراقی بەڵام نەک دەستێوەردان. هێزە دەرەکیەکانیش نابێت هەرگیز دەستێوەردان لە هەڵبژاردنەکانی عێراقدا بکەن.
بە ئەمریکاشەوە و بە هەما شێوەش ئێران با ئەوەش بڵێم کە زۆر زەحمەتە کاریگەری دەرەکی نەهێڵیت بەسەر هەڵبژاردنەکانەوە مەبەستم لە یاریکردنە دەرەکیەکانە بە ئەنجامەکانی هەڵبژاردنەوە بەڵام پێم وایە زۆر خۆسەکە بتوانرێت ئەوە بکرێت و ڕێگە لە پارەدان و سەودا بازرگانیەکان بگیرێت بە تایبەتیش لەم تەمەنەی ئێستای سۆشیال میدیادا هەر بۆیە لەو بڕواایشدام هەموو کەسێک لە هەڵبژاردننی داهاتوودا ئاسوودە نابێت بەهۆی ڕێگەگرتن لە دەستێوەدانی دەرەکی. اینجا ئەگەر بەو شێوەیە بێت و نەتوانرێت دەستی دەرەکی لە هەڵبژاردنەکاندا لا ببرێت و کاریگەریەکانیان نێڵن کەواتە هەڵبژاردن بۆ بکرێت. پێم وایە کاریگەریە دەرەکیەکان دوو جەمسەرن. عێراقیەکان کاتێک دەبینن ئەمریکایان ئێران دەستێوەردان دەکەن لە هەڵبژاردنەکاندا و کاریگەریان هەیە ئەوجا دەڵێن ئێمە هەڵوێستمان دژی دەستێوەردانەکانی ئەمریکا و ئێرانە و پێویستە وریابین. لەم کاتەدا نبینم ئەمریکا بخوازێریان هەوڵ بدە دەستێوەردان لە کاروباری هەڵبژاردنەکانی عێراق بکات. باگشتی ئێرانە دەیەوێت هەم کاریگەری و هەمیش دەستێوەردان بکات با پشتبەستن بە هێزەکانی حاشتی شعبی کە هەندێکیان لەگەڵ هەبوونی کاریگەریەکی زۆری ئێراندا لە وڵاتەکەیاندا ئەمانە زۆر بەباشی خۆیان ڕێخست و دەشزانن چۆن دەچنە دەنگدانەوە لەبەر ئەوە زۆر قسە بتواندێت کاریگەری ئەو هێزانە بە تەواوەتی نەهێڵدرێت. بەڵام ئەگەر عێراقیەکان بەو ڕاستیانە بزانن و کاری لەسەر بکەن و ڕەوشەکە ڕوونتر بێت لە بەردەمیاندا بە بەراورد لەگەڵ پێشتردا ئەوە دەشێت وەک چارەسەریەک بێت بۆ پرۆسی سیاسی عێراق و ڕێگەگرتن لە دەستێوەدانە دەرەشیەکان. با بچینە لای خۆپیشاندەرانیش بزانین ئەوان ڕایان چێ لەسەر تەواوی ئەم پرۆسەیەکە هەیە لە سەرەتای مانگی دەی ڕابردوودا کە خۆپیشاندانەکان لە عێراق دەستیان پێکرد خەڵک داوای باشکردنی بژێوی ژیانیان دەکرد. دواتر ئەو شەپۆلینا ڕزاییە کە تا ئێستش بەردەوامە ڕاهەندی سیاسی لە خۆگرت و بێ لەوانە شەقامی عێراقی داوای لە پێچوونەوە و دادگاییکردنی ئەوانەش دەکا کە خوێنی هاوڵاتیانی بێتاوانی عێراقیان ڕژاندووە. عەلاوی ئەو پەیمانەشی دا بە عێراقیەکان. ئەرکی سەرەکی ئەم حکوومەتەم دەستپێکردنی لێکۆڵینەوەیەکی ڕژدە لەسەر ئەو پێشێرکاری و توندوتیژیانەی کوڕەکانمان و خۆپیشاندەران و هێزە ئەسایشەکانمان ڕوبەڕووی بوونەتەوە. ئێمە سزای هەموو ئەوانە دەدەین دەستیان هەبووە لە پێشێرکاریەکاندا جا هەر کەسێک بێت و سەر بە هەج لایەنێکیش بێت. بەڵام پێ ناچێت هیچ یەکێک لە پەیمانەکانی عەلاوی دادی شەقامی عێراقیشیان دابێت. هەر بۆیە لەگەڵ داواکانی خۆپیشاندەراندا بۆ چاکسازی کاندیدکردنی عەلاویشیان ڕەت دەکردەوە. ئێمە کاندیدێکی سیڤیلمان دەوێت کە لە ساڵی 2023 تا ئێستا هیچ بەشدارێکی سیاسانی نەبوو بێت. کەسێکمان دەوێت سربەخۆ بێت توانای هەبێت و لە ئاست و بە پێی داواکانی مەیدانی تەحریر بێت واتە بێلایەن و هەروەهاش هۆشیار بێت. خۆپیشاندەران لەو بڕوایەدا بوون عەلاوی کە پێشتر پۆستی وەزیری هەبووە لە کابینەکەی نووری المالیکیدا بژارەیەکی خراپە و وەک بەشێکیش لە چارەسەرکردن لێیان نەدەڕوانی. دانانی محەممەد تۆفیق عەلاوی بریارێکی خراپ بوو. ئەو بریارە وەڵامێک نەبوو بۆ ئەو هەموو خوێن ڕۆژانەی زیاتر لە 90 ڕۆژی ڕابردوودا. لەگەڵ ئەو کاردانەوە نەرێنیانەشدا بەڵام سەرۆکوەزیری ڕاستپێردرا و جەختی دەکردەوە لە مافی خۆپیشاندەران و داواشی دەکرد کە بە هیچ شێوەیەک بەرەنگاری داواکانی خۆپیشاندەران نەبنەوە. من بۆ خۆم دژی ئەوە نیم زەربێکی ڕاست و چەپ لە وێنەکەم بدرێت لە مەیدانەکانی خۆپیشاندەراندا بە هەمان ئەندازێش دەژ و ڕەتیشی دەکەمەوە هێرش بکرێتە سەریان و من بۆ خۆم دەبمە پشتیوانیان چونکە هاوڵاتیان مافی خۆیانە ئازادانە ڕای خۆیان دەرببڕن و ئەرچی ئێمە شەبیان پارێزین و خزمەتیان بکەین و ڕێز لە ماف و داواکانیان بگرین. لە نێو هاوڵاتیاندا هەش بوون پشتیوانیان لە عەلاوی دەکرد لەو ڕوانگەیەوەی کە بۆشاییەک هەیە پێویستە پڕ بکرێتەوە هەروەهاش پێویستی ئەوەی عێراق لە قەیرانەکان بهێنرێتە دەرێ. وەک هاوڵاتیەکی عێراقی پشتیوانی لە دەستنیشانکردنی محەممەد تۆفیق عەلاوی دەکەم بۆ پۆستی سەرۆکوەزیر ئالەم قوناغەدا چونکە دەبێت یەکێک پۆستی سەرۆکوەزیر پڕ ڕکاتەوە و بتوانیت وڵاتەکە بەرەو ئارامی ببات و ڕێگە نەدات ئاژاوە ڕوو بدات. دکتۆر دانیێڵ بەڕای تۆ ڕەتکردنەوەی عەلاوی لە ناو پەرلەماندا
پەیوەندی هەبووە بەو ڕەتکردنەوەی عەلاوی لە شەقامدا یاخۆ ئەمە هەشتێکی تەنها سیاسی بوو هیچی تر. پێم وایە پەرلەمانی عێراق عەلاویان ڕەت کردەوە بە هۆکارێکی ڕێک پێچەوانەی هۆکاری ڕەتکردنەوەکەی لەلایەن خۆپیشاندەرانەوە. خۆپیشاندەران کاندیدێکیان دەویست بە تەواوەتی بێلایەن بێت و لە 2023ەوە هیچ بەشدارێکی سیاسی نەبوو بێت. ڕاستە عەلاوی ئەو کەسە نەبوو کە شەقام داوای دەکرد، بەڵام لەناو ئەو هەموو سەرۆکوەزیرەی لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە ئەو پۆستیان هەبووە، عەلاوی لە هەمیان زیاتر هەوڵی داوە بێلایەنی خۆی پارێزێت. ڕەتکردنەوەکەشی لە پەرلەماندا لەسەر ئەو بۆ کە دەویست خۆی وەزیرە تەکنۆکراتەکانی کابینەکەی دیاری بکات. ئەمە پرێنسیپی ڕەتکردنەوەکەی مەیدانی تەحریر نییە. هەر بۆیە پێم وایە هەڵبێستەکەی پەرلەمان لەبەر هۆکاری جیاواز بووە. من بۆ خۆم دەڵێم بەداخەوە پەرلەمان ڕەتی کردەوە، چونکە بژارەیەکی باش بوو ئەوەی جێی سەرنجە لە پرۆسی سیاسی عێراقدا ئەو بژارە باشانە چۆن سەودای لەگەڵدا دەکرێت. پێم وایە عەبادی بژارەیەکی خراپ نەبوو. پێم وانە عادل عەبدولمەهدی بژارێکی خراپ بێت. ئەوەی کە خراپە و هەڵەیە شتێکە لە سیستەمەکەدایە، هەڵە و خراپیەکە لە سەرۆکوەزیردا نییە. جا ئەمە چۆن چارەسەرەکەی ئەگە بێت و هەردەنگ بدەیتەوە بەو لایەنە سیاسیە کۆنانە و بیان نێریتەوە بۆ پەرلەمان. جا ئەمەیان نازانم، بەڵام دەزانم کا پێویستە دەنگ بە خەڵکی تر بدەیت. مەسلەی هەڵەکردن کە هەیە لە سیستمەکە یاخو سیستمەکە هەڵەیە ئەکرێت زانیاری زیاترم بیتە. بە دڵنیاییەوە ئەم سیستەمە سیاسی ئێستا لە عێراقدا هەیە پاداشتی ئەو هێزانە دەکات کە زۆرتر تونڕەون لە ڕووی ناسنامەی تایفی و نەژادیشەوە. ئەمە ئەو جۆرە سیستەمەیە کە بەرەنجامی خراپی هەیە. دەزانی حەیدەر ئەلعەبادی کەسێکی زۆر تایفەگەرانە نەبوو لە عێراق، بە هەمان شێوەش عادل عەبدولمەهدی بەڕاستیش بڵێ محەممەد تۆفیق عەلاویش بە هەمان شێوە کەسێکی تایفەگەران نەبوو. ئەمانە ئەو کەسانن جیهان و سیستمی دیموکراسیش دەناسن. بە تایبەتی عەلاوی هەوڵی ڕژدی دەدا تا وەزیری بەتوانە لە کابینەکەی دەدابنێ، بەڵام هێزە سیاسەکان لە پەرلەماندا ڕێگریان لێک لەوەی ئەو کارە بکە. ئەو هێزە سیاسەنەش بە دەنگی عێراقیەکان چۆنتە پەرلەمانەوە. جا ئەگەر بیانەوێت شتێک بگۆڕن ئەوە دەبێت دەنگ بە شتێکی جیاواز بدەن. منیش ڕۆژێک لە ڕۆژان خۆپیشاندەر بووم لەسەر ئەم شەقامانەی واشنگتن دیسی. دشی شەڕی ڤێت نابووم، خۆپیشاندانم دەکرد لە پێناو مافە سیڤیلەکاندا. بۆیە گوڕوتینی شەقام دەزانم وها لێ دەکات لە بەردانەواندن نەکەیت. وەلێ لە هەندێک باردا هیچ بژارەیەکت نییە و یان ئەوە تا لە بەردانەواندن دەکەیت یان وازەهێنی وەکەوەی عەلاوی کردی. هیوادارم لە هەڵبژاردننی داهاتوودا شتێکی جیاوازتر ببینین لە شێوازی دەنگدان عێراقیەکاندا. دکتۆردانم بۆ خۆم هەمیشە ئەوە پرسیارەکە لە لامانی کاتێک دەڕوانمە لێدوانەکان ڕاگەیانەکانی ئەم لایەنانی کە ئێستا فەرمانڕەوایەتی عێراق دەکەن، هەمویان بە ناوی عێراقەوە قسە دەکەن، هەمویان بە ناوی بەرژەوەندی عێراقەوە قسە دەکەن، بەڵام کە دێتە سەر هەڵوێستێک بەرژەوەندی عێراقی تیادا پارێزراو بێ هەموو پشتی تێدەکەن. پێم وایە ئەوە ڕاستیە، بەڵێ قسەیەکی زۆر لەسەر تێپەڕاندنی تایفەگەرایی و نەژادگەرایی دەکەن، باز لە خزمەتکردنی هاوڵاتیا دەکەن، بەڵام شێوەی ڕەفتارەکانی ناو پەرلەماندا تەواو جیاوازە و هەڵوێستیان ڕێک لە ناو بازنەکانی تایفە و نەژادیدایە. من ئەوەش دەزانم کە زۆرێ لە عێراقیەکان وەها بیری لێ دەکەنەوە کە ئێمەی ئەمریکایی ئەو جۆرە سیستەمەمان لە عێراقدا دروست کردووە، بەڵام هەمیان دڵنیا دەکەمەوە لەوەی ئەمریکا ئەو سیستەمەی لە عێراقدا دروست کردووە کە عێراقیەکان خۆیان داوایان کردووە و پێی قایل بوون. لە دوای کەوتنی ڕژێمی سەدام حوسێنەوە هاوکاری هەبووە لە نێوان عێراقیەکان و ئەمریکایەکاندا. ئەم سیستەمەی بەشبەشێنە سیاسی لێبەرهەم هات. ئێستاش هاتنە دەرەوە لێی قورسە و شتێک نییە ئاسان بێت. لە ڕێگەوە هەڵکێشانی ئەو سیستەما کەوتۆتە سەر دەنگدەران تا ئامادە بن و دەنگ دژی بدەن. مادەمێکی باسە لە ئەمریکا کرد، من دەگەڕێمەوە بۆلات بۆی تەوەری داهاتوومان قسەکردن بێت لەسەر پەیوەندی نێوان عێراق و ئەمریکا. دۆسەی پەیوەندی ئەمریکا و عێراق یەکێکە لە دۆسێ گرنگەکانی ئەمڕۆی بواری سیاسی عێراق. واشنگتن بەردەوامە لەسەر سەپاندنی سزا بەسەر سەرکردەکانی ئەو هێزە میلیشیانەی سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن و بە پێی بەرنامە و فرمانی دەسەڵاتدارانی ئێرانی کار دەکەن. پامپێۆ وەزیری دەرەوە بڕیاری تەواوەتی خۆی داوە دژی ئەو میلیشیانەی لە عێراقدا سەر بە ئێرانن، وەک سەزادانی ئەحمەد ئەل-حومەیداوی کە کەسێکی دەستنیشان کراوە وەک تێرۆریستێکی جیهانی کە بەرپرسیارە لە ژمارەیەکی بێشماری هێرشی تێرۆریستی دژی ئەمریکا و هەروەها هێزەکانی هاوپەیمانان لە عێراقدا.
ئەمریکا بەردەوام جەخت دەکاتەوە لە پاراستنی سەروەری عێراق و دەخوازێت ئەو وڵاتە سربەخۆیی خۆی بپارێزێت و هەمیشەش ئامادەی خۆی نیشانداوە بۆ پشتیوانکردنی عێراقیەکان تا وڵاتێکی سەقامگیریان هەبێ دوور لە هەموو دەستێوەردانێکی دەرەکی. بەردەوام فشارەکانمان لەسەر ئەو ڕێکخراوە تێرۆریستیە زیاتر و چڕتریش دەکەینەوە کە تایبی حیزبۆڵڵا دەستێکی زۆری هەیە لە پیلانجیێڕانی تێرۆریستیدا دژی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانمان و هەروەهاش خەڵکی بێتەوانی عێراقدا لە ڕێی توندوتیژیانەی بە فەرمانی سەرپەرشتکارانی و تاران دەیانکات. بەڵام بۆ هەندێک لە سیاسەکانی عێراق ئەوەی ئەمریکا داوای دەکات و دەیخوازێ بۆ عێراقیەکان کار و هەڵوێستێکە جێبەجێکردنی قورسە بە تایبەتیش کاتێک باز دێتە سەر دەستێوەردان و کاریگەریەکانی کۆماری ئیسلامی ئێران لە وڵاتەکەیاندا. پاشکشانەوە لە ڕێکەوتنە ناوچەکە فشارەکانی ئەمریکا لەسەر ئێران زیادیان کرد هەروەهاش کەوتە پێشنیازکردن بۆ ئێمە بۆ وڵاتانی تریش پێشنیازەکە ئەوە بوویان لەگەڵ منیت یان دوژمن میت لە نێوان ئەو دوانەشدا هیچ شتێکی تر نییە جا بە دڵنیاییەوە ئەمە شتێکە بۆ عێراق قورسە بتوانێت ئەو هەڵوێستەی هەبێت. پێشتر لە پەرلەمانی عێراقدا بە فشاری لایەنە شیعەکان و بە تایبەتیش ئەوانەی لەژێر کاریگەری ئێراندان بەرنووسێک پەسەند کرا بۆ دەرکردنی هێزە سەربازیە بیانیەکان لە وڵاتەکەدا. بەڵام ئەمریکا دەڵێت هێشتاش لە ڕووی سەربازیشەوە پەیوەندی و بەرنامەڕێژی لە نێوان ئەمریکا و عێراقدا هەیە. ئێمە وەک ئەمریکا لە قسەکردنداین لەگەڵ سەرکردە لەشکریەکانی عێراقدا سەبارەت بەوەی چۆن دەتوانن ژمارەکان لەوێ زیاتر بکەن و هەروەهاش فراوانکردنی ئەرکی ڕاهێنان و ڕاوێژکردن بۆ سەربازە عێراقیەکان و چوونە ئەو شوێنانەش کە تا ئێستا نەچوونێتە ناویان. واتە وەرکە لە ناوچەی زیاتردا بە ئەندازەیە کە کاریگەری زیاتری هەبێت جا ئێمە دەڕوانینە بوونێکی زیاتر و بەهێزتر لەوێ. دکتۆر دانیێڵ ئەکرێ سەرەتا پێم بڵێ ئێستا پەیوەندی عێراق و ئەمریکا لەکوێدایە؟ وێنە و دیمەنێکی تێکەڵە ئەمریکا یارمەتی و کۆمەکێکی گەورەی عێراقیەکانی کرد بۆ ناوبردننی تیۆریستانی داعش ئەو ئەرکا بەسەرکەوتوی ئەنجامدرا ئەمە بێ لەوەی مەشق و ڕاهێنانێکی کردەیی بە لەشکری عێراقیش دەکات لە مەشیاندا ئەرکەکە بە شێوێکی ڕاست و دروست بەڕێوە چووە بەڵام هێشتاش هەندێک شت ماون بکرێن یان هەنگاوی تر هەن بنرێن لەم دۆسەی پەیوەندیانەی نێوان ئەمریکا و عێراقدا ئەگەر سەیرێکی ڕێکەوتنە استراتیژیەکە بکەین کە لە کۆتایی بەڕێوەبەرایەتەکەی بوشدا لە نێوان هەردوو وڵاتدا مۆرکە ئەوە دەبینین بەشێکی زۆری ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکراوە بیرمان نەچە عێراقیەکان بەسەروەختی زۆق قورسدا تێپەڕیون وەک کێرشەکانی دەوڵەتی ئیسلامی ئێستا ئەو شەپۆلی ناڕزایی هەیە ئەو نادیاریەی باڵی بەسەر حکومەتدا کێشاوە ئەمانە بێلەوەی نرخی نەوتیش فاکتەرێکی ترە وەک دەزانین ئێستا زۆر بە زەحمەت نرخی نەوت دەچێتە سەر و $6 بەهۆی ڕێژەی بەرهەمهێنانەوە ئەمە لە کاتێکدا عێراق پێویستێتی نرخی یەک بەرمیل نەوت بگاتە 100 یان $100 تا بتوانێت بودجەکەی هاوسەنگ بکات جا سەختیەکی زۆر هەن لە بەردەم عێراقدا کە لە هەندێکیاندا ئەمریکا ناتوانێت هیچ شتێ بکات وەک نرخینەوە بەڵام لە هەندێک بوارێتیدا ئەمریکا دەیتوانی کاری باشتر بکات لە چوارچێوەی ڕێکەوتنە استراتیژیەکەی پێشتر مۆرکرا بوو بەڵام بیرمان نەچێت هێزەکانی حەشری شعبی هێزێکی جەماوەرین و هێزێکی ڕێکخراویشن ئێرانیش زۆر بەوردی دەیان جوڵێنێت وەک کەتائیبی حزبوڵڵا کە لایەنێکی دژی ئەمریکایە و هەڕەشە و مەترسیە بۆ سەربەرژەوەندەکانی ئەمریکا و بەلاش مۆسەی نییە لەوەی سزای سەپێرداوەتە سەر بە کاتێکدا بەلای بەشێکی عێراقیەکانەوە ئەوانە قارەمانن بەهۆی ئەو وێنەیە بۆ خۆیان دروست کردووە لە شەڕەکانی دژە داعشدا جا لێرەدا پشەوی هەیە لە پەیوەندەکاندا و نازانم چۆن چارەسەر دەکرێت بەڵێ ڕخنە دەگرم لەو شتانی لە ڕابردوودا شکستمان تێدا هێناوە هەر بۆیە ڕاستەکەت پێڵێ دڵنیا نیم لەوەی لەشکری ئەمریکا بتوانێت بەردەوام بێت لەوێ بۆ مەشق پێکنی هێزە عێراقیەکان جا ئەگەر ئەوەش نەکرێت ئیتر نازانم چۆنی بەشەکانی تری ڕێکەوتنە استراتیژیەکەمان جێبەجێ دەکرێن لەسەر مەسلەی مەشقڕایەنانی لەشکری تەوەرێکمان هەیە و بە تایبەتی کە پەیوەندی بە ناتۆ هەیە ئێستا بەڵام لەسەر پەیوەندی ئەمریکا و عێراق زیاتر کە مەبەستمە ئەم بەڕێوەبەرایەتیە دەتوانێت چیتر بکە بۆ عێراق وەکو پەیوەندی استراتیژی بەپێی ئەو ڕێکەوتنەی کە لەسەر وەختی بوشدا وەکو ئاماژە و پێکرد مۆر کراوە کە نەیکردووە تا ئێستا.
پێم وایە دەتوانێت کاری زۆر زیاتر بکات لە ڕێگەی هاوکاری خوێندن و پەروەردەوە لە ڕێی هاوکاریکردنی کللتوریەوە لە ڕێی هاوکاری ئابوووریەوە بەڕاستی پێم وایە تا ئێستا جەختکردنەوەکە هەر لە ڕووی لەشکریەوە بووە عێراقیەکانیش دوو جۆر هەستیان هەیە بەرامبەر بە پەیوەندی لەشکری یەکیان بە سوودمەند دەیبینێت وەکەوەی لە شەڕی داعشدا هەموو لایەکمان بینیمان ئەوی تریشمان هەرگیز وەک دۆستێکی هاوڵاتیانی عێراقی سەیری ناکات ئەمە ژیانی جەختمان لە جۆرێک هاوکاریکردن کردوەوە کە عێراقیەکان هەستی جیاوازیان هەیە لەسەری لە کاتێکدا کارێکی ئەوتۆمان نەکردووە کە ئەمریکا لەسەر ڕەهەندی دۆستایەتی لەم پەیوەندیانەدا پێدوانیە ئەم بەڕێوبەرایەتیە هەوڵ بدا عێراق فەرامۆش بکە چونکە بەپێی هەندێ زانیاری بەتایبەتی لە ئۆفیسی سەرۆکوەزیری ئێستا کە کاربەڕێکەرە عادل عەبدولمەهدی هەندێ زانیاری بڵاو بووە کە دوو جار داوای دیداری کردبوو لە ناو کۆشکی سپی لەگەڵ سەرۆک ترامپدا بەڵام هەردوو جارەکە ئەو دیدارە نەبوو نەکران. پێم وایە ئەوە ڕاستیە ئەمریکا لەم سەروەختی بەڕێوەبەرایەتیەی ترامپدا وەهای داناوە کە عێراق تەنها لە یەک ڕێگەوە خزمەتی ڕێبازی ئەمریکا دەکات ئەویش بەرەنگابوونەوەی ئێرانە جا ئەگەر بەرەنگاری ئێران نەبووەوە کە بۆ خۆم پێم وایە هەر هیچ نەبێت شیعەکان نایەنەوێت ئەو بەرەنگاربوونەوەی ئێران بکەن ئیتر لای ئەم بەڕێوەبەرایەتیە سوودێکی ئەوتۆ نابینێت لە عێراقدا ئەوەی عێراق لە سەرەوەی ڕیزبەندی ئەمریکادا بوو بە شەوێکی بەرچاو هاتۆتە خوارێ ئەمە لە سەروەختی بۆشدانا لە سەروەختی بەڕێوەبەرایەتەکەی ئۆبامادا زۆر دابەزی و ترامپێشێندەی تر و زیاتریش عێراقی لە ڕیزبەندیەکەدا هێنایە خوارێ بەڵێ ئەوە ڕاستە ئەمریکا ئێستا تا ئەندازەیەکی زۆر عێراقی فەرامۆش کردووە. ینی ئەکرێ من لە وەڵامی ئەم پرسیارەتەوە ئەوە تێبگەم کە بڵم عێراق هیچ ڕەهەندێکی استراتیژی لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا نەماوە یا بەرەو نەمان دەڕوا. پێم وایە تەنها ڕەهەندی استراتیژی بەڕێوەبەرایەتەکەی ترامپ بەرامبەر عێراق بەرەنگاربوونەوەی ئێرانە بەڕێوەبەرایەتی یارمەتی دەبێت و ئەگەریش بەدەستی نەهێنێت ئەوە هیچ سوودێکی لە عێراق نابینێت بەڵام با ئەوەش بڵم کە مەرج نییە لای سەرۆژێکی تری ئەمریکا ئەو ڕەهەندە هەر هەمان ئەوەی ترامپ بێت ئەمەش یەکێکە لە تایبەتمەندێتەکانی ئەمریکا کە سیاسەتی دەرەوەی دەکەوێتە سەر ئەوەی چه سەرۆکە ئێستاش لە ناو کاندیدەکانی دیموکراتەکاندا بۆ پۆستی سەرۆک کەسی وەهایان تێدا نبینم کە بڵێم لەو ڕیزبەندیەدا عێراق دەهێنێتەوە سەرەوە بەڵام دەشێت بەژەوەندەکەیان لە هاوکاریکردن و دۆستایەتیەکی دوور لە ڕەهەندی لەشکریەوە ببینن لەسەر مەشغوڵڕاهێنانی سەربازە عێراقیەکان دەگەڕێمەوە بۆلات هاوپەیمانەتی ناتۆ بە نیگەرانیەوە لە ڕۆژی ئاسایشی عێراق دەڕوانێ بە تایبەتیش کاتێک باس لە ئەگەر و نەگەرەکانی سەرهەڵدانەوەی ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامی دەکرێت بۆ ئەو مەبەستەش درێژە بە بەرنامەکانی خۆی دەدا لەو وڵاتەدا. هەموو هەنگاوێک هەموو بڕیارێک بە پێی هیچ گومانێک بە ڕاوێشکردن دەبێت لەگەڵ حکوومەتی عێراقدا بێت هەروەهاش لەگەڵ هاوپەیمانەتی جیهانی دژە تیرۆردا دەبێت پێویستە لەبیرمان بێت ئێمە بۆیە لە عێراقین تا مەشق و ڕاهێنانیان پێ بکەین و یارمەتیان بدەین و پشتیوانیان بکەین مەبەستەکەش ئەوەیە هێزە چەکدارەکانی عێراق بتوانن باشتر و بەهێزتریش بن لە شەڕی دژی دوژمنە هاوبەشەکەمان داعش جامە لە بەرژەوەندی عێراق و لە بەرژەوەندی ئێمەشە هەردوو لا بۆ ئامانجێکی هاوبەش ڕێبازێکمان هەیە تا داعش هەرگیز نەگەڕێتەوە. ئەم هەوڵانەی هاوپەیمانەتی ناتۆ بەخواستی عێراقیەکانە کە داوایان کردووە ناتۆ هاوشێوەی هاوپەیمانەتی جیهانی دژی تەرۆریزم ڕۆڵ و کاریگەری هەبێ بەسەر هێز و تواناییەکانی لەشکری عێراقەوە. حکوومەتی عێراق خواستی خۆی بۆ پشت ڕاستکردوینەتەوە بۆ بەردەوامبوونی مەشق و ڕاهێنان و ڕاوێشکردنەکانی هاوپەیمانەتی ناتۆ و هەروەهاش دروستکردنی توانایی جموجۆڵکردنی هێزە چەکدارەکانی عێراق ئێمەش تا ئەوەندە لە عێراق دەمێنینەوە کە پێشوازیمان لێ بکرێت. بەلای گەورە کاربەدەستانی ئەمریکاییشەوە ئەوەی دەکرێت بەشێکە لە پلانەکانی بەڕێوەبەرایەتی ئێستای ئەمریکا کە بۆ عێراقەتی بە تایبەتیش کە دەبینرێ هێزە سەربازیەکانی حکوومەتی عێراق پێویستیەکی زۆریان هەیە بەوەی ئاستی تواناییەکانیان بەرز بکرێتەوە. سکرتێری گشتی ناتۆ لە ئێستادا هەڵسانگاندنی خۆی دەکات سەبارەت بۆ ڕێگەی چۆن دەتوانن ئەرکی خۆمان لە عێراقدا بەرەو پێشبەرین و فراوانی بکەین.
تا سەربازی زیاتری عراقی مەشق و ڕاهێنانیان پێ بکرێت و توانایان زیاتر بکرێت بۆ بەرگریکردن لە عراق. پێشم وایە ئەمە لەگەڵ ئامانجی گشتی سەرۆک ترامپدایە بۆ یارمەتیدانی ئەوانی تر تا خۆیان یارمەتیدەری خۆیان بن و هێزە سەربازیەکانی ئەمریکا و ناتۆش بۆ هەتایە لەو شوێنانەدا نەمێننەوە. بەڵکو بکشێنەوە پاژەوەی بەردی بناغەمان بۆ عراقیەکان خۆیان داناوە. دکتۆر دانیێڵ مەترسیەکانی شەڕی داعش و سەرهەڵدانەوەی داعش لە عێراقدا هێشتا بوونی هەیە، هێشتا بە شیانێکی زۆرەوە تەماشای دەکرێت و نیگەرانیش ئەمە جێی نیگەرانیە. ناتۆ لەم پەیوەندیەدا هەر دەتوانێت مەشق و ڕاهێنان بە هێزەکانی عێراقکە یا دەتوانێت ڕۆڵێکی زیاتری هەبێ و بکەوێتە شەڕ لە ناو عێراقدا لەگەڵ داعشدا. Well, I think so, though a lot of the cooperation on Daesh will also go through. بەڵێ پێم وایە دەکرێت چونکە زۆرێک لە هاوکاریەکان بۆ دژایەتیکردنی داعش لە ڕێی کەناڵەکانی ئاڵوگۆڕکردنی زانیاریەکانەوەیە و زیاتریش وەک بارێکی گشتی کەناڵەکانی نێوان هەردوو وڵاتە و لە ڕێی ناتۆ نییە. ئەمریکایەکان هەرچێکیان لە توانەدا بێدەیکەم بۆ یارمەتیدانی عێراقیەکان تا داعش و نمونونەکانی وەک داعشی پێدەناو بن. ئەلبەتە باشتریشە کە عێراقیەکان خۆیان ئەو کارە بکەن نەک ئەمریکا بیکە. ئەمە هیچ گومانێکی تێدا نییە و عێراقیەکانیش خۆشیان ئەو داوایان کردووە، بەڵام هەر پێویستیشیان بە یارمەتی و کۆمەککردنە. من دڵنیانیم لەوەی فراوانکردنی ڕوبەری کاری هاوپەیمانیتی ناتۆ بۆ مەشق و ڕاهێنان پێکردنی هێزە ئاسایشەکان لە عێراقدا شیانی هەبێت لەگەڵ حکوومەتی نوێی ئەو وڵاتەدا. عێراق بەبێ هیچ چەند و چوونێک بەو ئاراستەیەدا دەڕات کە هەموو هێزێکی بیانی لە وڵاتەکەدا بکرێتە دەرەوە. ئەمە هەڵوێستی خۆپشاندەرانیشە و ئەمانیش نەک هەر هێزەکانی ئەمریکا، بەڵکو دەیانێت ئێرانیش بکرێتە دەر. لەبەرەوە پێویستە چاوەڕوان بین و بزانین حکوومەتی نوێی عێراق کە پێکێرا چی دەوێت. ئایا دەوێت ناتۆ ئەمریکا بمێننەوە بەو شێوەیە کە ئەمریکا پێقایل بێت؟ ئەمە هێشتا نادیارە. خۆ ئەگەر حەشتی شعبی لە هەڵبژاردنەکاندا دەنجی زۆری بەردەستێنە ئەوە بێگومان ئەمریکایەکان دەکاتە دەرێ. بەڵام زۆرێک لە عێراقیەکان تەنانەت هەندێک لە سیاسیەکانیش لەو بڕواایەدان چوونە دەرەوەی ئێران لە عێراقدا و نەمانی کاریگەریەکانیان کێشەیەکی ئەوتۆ بۆ عێراقیەکان دروست ناکە. بەڵام ئەگەر بێت و جیهانی ڕۆژاوە و بەتایبەتیش ئەمریکا ئەگەر بکشێتەوە گومانیان هەیە لەوەی کە عێراق بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت. جا بەڵێ دەتوانم پێشببینی ئەوە بکەم، بەڵام لە دیموکراسیەتدا مانەوە یان ڕۆشتن دەکەوێتە سەر عێراقیەکان نەک ئێمە. جا لە ناو ڕای گشتی ئەمریکادا ئەوە هەیە کە وابەستەییەکانمان لە دەرەوە کەم بکرێنەوە نەک زۆرتر بکرێن. نازانم بەگشتی ڕای عێراقیەکان لەسەر ئەمە چۆنە، یانی زانیاری وردم لەلا نییە، بۆی پێویستە وەگوتم با چاوەڕوان بین و بزانین دوای هەڵبژاردن چی دەبێت. بەڵێ هۆی زۆر گونجاو هەند بۆ هێشتنەوەی هێزەکانی ئەمریکا و ناتۆش لە عێراق بۆ درێژەدان بە ئامادەکردنی هێزە سەربازەکانی وڵاتەکە بۆ شەڕی دژی تیرۆریستانی داعش. بەڵام ئەم بەڕێوەبەرایەتیە تەنها ئەو ڕەهەندەی بەرەنگاربوونەوە و شەڕی دژی ئێران دەبینێت. لە کاتێکدا زۆر کەس لە عێراق و بە تایبەتی شەوانەی نزیکن لە حەشی شعبیەوە بێگومان بە ئاوەها ڕەوشێک خۆشحاڵ نین. هەر بۆیە لێرەدا دەنگدان گرنگە. دەچینەوە بۆ لای خۆپیشاندەران بە تایبەتی لە ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراقیشدا بڵاو بووتەوە. لەگەڵ قەیرانی سیاسی و ئاسایشی عێراقی بەشەڕوێران بوودا ڤایرۆسی کۆرۆناشی تیادا دەرکەوتووە، بەڵام بڵاوبوونەوەی ئەم پەتایە و دەست لە کارکێشانەوەکەی عەلاویش نەبوونە تەمایی چۆڵکردنی مەیدانەکانی خۆپیشاندەران. لە مەیدانی تاخیرەوە دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا هەبێت یان نەبێت، ئێمە هەر سوورین و هەرگیز دەستبەرداری ڕێبازی خۆمان نابین. لەگەڵەوەشدا دەسەڵاتدارانی عێراقی بەردەوام داواکاری بڵاو دەکەنەوە تا خەڵک لە شوێنی قەرەباڵغدا نەبن و شوێنە گشتیەکان دابخرێن، بەڵام خۆپیشاندەران دەڵێن دەتوانن بەردەوام بن لە ئەرکە نیشتیمانیەکەیاندا و خۆشیان لە نەخۆشیەکان بپارێزن. وێرای بەرەنجام خراپەکانی ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا لە وڵاتدا هەیە، ئێمە بەردەوام دەبین لە داواکردنی مافەکانمان و خۆپێشاندانەکانیشمان هەر بە ئاشتیانە دەکرێن. بەلای عێراقیەکانەوە وەک خۆیان باسی دەکەن زۆر قەیرانی گەورەتریان تێپەڕاندووە، ئیدی بۆچی لەبەر ڤایرۆسی کۆرۆنا مەیدانەکان چۆڵ بکەن. ئێمە عێراقی زاڵ بووین بەسەر قەیرانەکانی 2006 و 2007دا. خۆپیشاندەران هاوکاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هێشتاش سوورن لەسەر داواکانیان لە پێناو عێراقێکی نوێدا و
پێداگیریشیان دەکرد بۆ ڕەتکردنەوەی عەلاوی. ئەوەی ئێمە لە سیاسەکانمان دەوێت ئەوەیە دوور بکەونەوە لە تایفەگرایی و بە شوێنەی حیزبی. پێویستە نیشتمان پەروەری خۆیان لە ڕێی ڕەتکردنەوەی محەممەد تەوفیق عەلاویەوە بسلمێنن. عەلاوی لە هەموو پارێزگاکانی عێراقدا ڕەتکراوەتەوە. خۆپیشاندەران پەیامی خۆیان دەدەن بەلایەنە سیاسیەکان و دەخوازن نوێنەری خۆیان هەبێت و نوێنەرەکەیان کابینەی نوێی عێراق پێک بێنێ. وەک دەڵێن ئەگەر بە ڕێکەوتنی سیاسی کەسێک دیار بکرێ واتە هیچ بە هیچ نەکراوە. محەممەد تۆفیق عەلاوی بە تەواوەتی ڕەتکراوەتەوە چونکە لەلایەن خۆپیشاندەرانی مەیدانەکان و گەلی عێراقەوە هەڵنەبژێردراوە و کاندید کرابێت بەڵکو بە ڕێکەوتنی سیاسی دانراوە پشت بەهێزدان کابینەکەی پەسەند ناکرێت. دکتۆر دانێڵ ئەوەی کە لە خۆپیشاندەرانەوە گوێمان لێ دەبێت ئەوەی کە لەلایەنە سیاسەکانیشەوە گوێمان لێ دەبێت دوو دنیای ئەجگار جیاوازن بۆ بەڕێوەبردننی عێراق. ئەم دوولایەنە چۆن دەگەنە زمینەیەکی هاوبەش کە بتوانن وڵاتەکە ڕێک بخەنەوە سەر لە نوێ. پێم وایە تەنها ڕێگەیەک لە ڕێی هەڵبژاردنێکی نوێوە دەبێت بەڵام بەڕاستی دڵنیانی لەوەی ببێتە متمانە بۆ هیچ شتێک چونکە لایەنە سیاسەکانی ئێستا لە پەرلەمانن هەموو شتێکیان لەسەر بنچینەکانی تایفەگەرایی و نەژادگەرایی پێویست بەوەیە کە میکانیزمێکی باشی هەڵبژاردن هەبێت لای ئەوانەی توانیویانە دیاردەکانی تایفەگەرایی و نەژادگەرایی تێپەڕێن لە عێراقدا و ئەوانە بتوانن هاوپەیمانەتی لە ناو خۆیاندا دروست بکەن. پێویستە هاوڵاتیان بڕیاری خۆیان بدەن بەڵام بیرمان نەچێت بەشێک لەو خەڵکی لە مەیدانەکان مەرج نییە نوێنەرایەتی تەواوی هاوڵاتیە ماف پێشێل کراوەکان بکەن. هەر بۆیە پێویستە هاوڵاتیان بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن. هەر بۆیە پێویستە هەڵبژاردنەکانیش ئازاد و ڕەوا و ڕوون و ئاشکرا بن. ئەوەش با دوور نازانم کە ڤایرۆسی کۆرۆنا بڕێک ڕەوشی خۆپیشاندانەکان قورس بکات ئاستەکەی کەمێک نزم کاتەوە. هەندێک لە خۆپیشاندەرانیش پێدەچێت لەگەڵ استراتیژیەتی هەڵبژاردندا بن و خۆیان بۆ ئەوە ڕێک بخەن بەڵام کێشەکە لە کەمی کاتدایە. ئەمەش وەها ئەکات ئەرکەکە زۆر قورستر بێت بۆیان لە ڕوانگەی ئەو کاتەی لە بەردەمیاندا دەبێت. خۆپیشاندەران مەرجیان هەیە بۆ سەرۆکوەزیری نوێ کۆمەڵی مەرجیانداناوە کە دەبێت بەو شێوەیە بێ بەڵام هەتا ئێستا خۆپیشاندەران بۆ خۆیان نەیانتوانیوە لەسەر کاندیدێک کە بگوترێ ئەمە کاندیدێکە لە شەقامی عێراقیەوە هاتووە بدرێ بەسەر کۆمار و داوای ئەوەی لێ بکرێ حکوومەت پێک بێنێ حتەنانە دەگەر ئەگەر ئەوەش کرا لایەنە سیاسیەکان هیچ متمانەیەک نییە بەوە قایل بن. Welcome to parliamentary democracy. Yeah, you may well be right. جا بەخێر بنەوە بۆ دیموکراسی پەرلەمانی دەشێت ئەوەی باسی دەکەیت ڕاست بێت چونکە هیچ حکوومەتێک نییە بتوانێت لە یەک کاتدا خۆپیشاندەران و لایەنە سیاسەکانیش خۆشحاڵ و ئاسوودە بکات. لە دیموکراسیدا پێویستە فێری ئەوە بین لەگەڵ حکوومەتێکدا بژین تەنانەت ئەگەر بە دڵیشم نەبێت. گرنگە تێگەیشتن بۆ ئەمە هەبێت. لەوانەیە هێشتا عێراقیەکان ئەزمموی ئەم جۆرە ڕەوشیان نەکردوێت چونکە بۆ ماوەیەکی دوور و درێژ حکوومەتێکیان هەبوو بە ناچاری دەبواە پێی قایل بن. بۆ نمونە مەرج نییە من لەگەڵ بەڕێوەبەرایەتەکەی ترامپدا تەبابم لەگەڵ زۆربەی سیاسەتەکانیان نیم و لەوانەش لە هەڵبژاردننی داهاتوشدا دەنجی پێ نەدەم بەڵام ئەگەر هەڵبژێردرایەوە ئەوە پێویستە لەگەڵی دابژیم. جا بەڵێ خۆپیشاندانکردن شتێکی باشە. ئەوەم زۆر پێ باش بوو کە عەلاوی داکۆکی لە خۆپیشاندەران دەکرد و داکۆکی لە مافی خۆپیشاندەران دەکرد کە لە ڕاستیشدا ئەم شەپۆلی ناڕەزاییانەی عێراق شەپۆلێکی جەماوەریە بەڵام لە کۆتاییدا ئەگە دەسەڵاتت دەوێت ئەوە پێویستە لە هەڵبژاردندا سەرکەویت. هەر بۆیە پێویستە خۆپیشاندەران دەست بکەن بە خۆ ئامادەکردن. هەرچەندە هێشتا ئەوم نەبینیوە خۆپیشاندەران خۆیان ئامادە بکەن یان بڵین ناوێکیان هەیە و پێشنیازی دەکەن بۆ پۆستی سەرۆکوەزیر یانی هێشتا میکانیزمێکیان بۆ هەڵبژاردن پێک نەهێناوە لە کاتێکدا پێویستە بیکەن و چەند سیاسیەکیش دەستنیشانکەن لەم ڕۆژەدا و دەست بکرێت بە کارکردن لەگەڵیاندا و پشتیوانی سیاسیان بۆ بەدەست بێن. دکتۆر دانێڵ زۆر سپاس دەکەم زۆر سپاس. My pleasure. جا ئازیزانم تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیدا جێتان دێڵین شەوتان شاد.